کەم ڕۆژەیە لەم ڕێگایانە ڕووداوی هاتوچۆ ڕوو نەدات، شۆفێرانیش بە ڕێگای مەرگ ناوی دەبن. ئامارەکانی قوربانیانی هاتوچۆ بەردەوام ڕوو لە بەرزبوونەوەن. وتەبێژی هاتوچۆی ڕاپەڕین دەڵێت خراپی ڕێگاکانی دەرەوەی شار و پابەند نەبوونی شۆفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆ هۆکاری بەردەوامی ئەو ڕووداوانەی هاتوچۆن. هۆکارەکەی ئەوەیە کە بەشێک لە هۆکارەکان شۆفێران خۆیان کەم تەرخەمن لەوەی کە لە ڕێگاوبانەکان پابەندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ نابن و پابەندی هێماکانی سەرشەقام نابن. ئەگەر بێت و پابەندی یاسا و ڕێنمایەکان و ڕێنمایەکانی هاتوچۆ بن و پابەندی هێماکانی سەرشەقام بن، بەدڵنیا تووشی ڕووداوی هاتوچۆ نابن. هۆکاری دووەمیان ڕێگاوبانەکانمانن کە بە شێوەیەکی باش ئامادە نەکراون یاخود بۆ ماوەیەکی زۆرەکە ئیش و کارتەیاندا ڕاوەستاوە بەهۆی قەیرانی داراییەوە، کە ئەمەش وای کردووە کە شۆفێران لە چاڵ و چۆڵی لادەن و بستنە سایدی ڕوبەڕوو تووشی ڕووداوی هاتوچۆ ببنەوە. خراپی ڕێگاکان بە هۆکارێکی سەرەکی ڕووداوەکانی هاتوچۆ دادەندرێت. بەڕێوەبەری چاکردنەوە و پاراستنی ڕێگەوبانی ڕاپەڕین دەڵێت لەسەر ڕاستپاردەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵدان بۆ چاکردن و نۆژانکردنەوەی ڕێگاکانی دەرەوەی شار. لە دوایە و کۆبوونەوەی کە بە سەرپەرشتی بەڕێز قوبات تاڵەبانی ئەنجامدرا بۆ چارەسەری گیرروگرفتی ڕێگاوبانەکان، لە دوای و کاتەوەی ماگەدار کراوینەوە کە دەرخستەی پێویست تایبەت بە چارەسەری ڕێگاوبانەکان بنێرین و ئێمە لای خۆمانەوە بە بڕی 8 ملیار دینار چارەسەری ڕێگاوبانەکانی سنووری ئیداری ڕاپەڕینمان لە چوارچێوەی دوو دەرخستەدا ناردۆ بە وەزارەتی ئاوەدانکردن و نیشتەجێکردن. ئەگەر بێت و بودجەمان بۆ دابین بکرێت، ئێمە دەتوانین هەر ئەم ساڵ تەواوی کەم و کوڕەکانی ڕێگاوبان لە سنووری ئیداری ڕاپەڕین چارەسەر بکەین. تەنها لە ماوەی 3 ڕۆژی جەژندا لە سنووری ئیداری ڕاپەڕین 4 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە کە بەهۆیەوە 2 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و 23 هاوڵاتی تریش بریندار بوون. هەروەها لە ماوەی 5 مانگی ڕابردووشدا لە سنووری ڕاپەڕین 101 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە کە بەهۆیەوە 10 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و 137 هاوڵاتی تریش بریندار بوون. بەرزبوونەوەی ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ شۆفێران بۆ خراپی ڕێگاکانی دەجێڕنەوە بەهۆی ئەوەی زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێگاکانی دەرەوەی شار تۆمار دەکرێن. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.